گەندەڵی خۆرە و مۆرانەیەکە کە داری حکومڕانی بنکۆڵ دەکات و لە بنەوە هەڵی دەکێشێت. وەک دەوترێت مەترسی گەندەڵی لە تیرۆر زیاترە، لەبەرەوەی ئەگەر سیستم گەندەڵی تیانە بوو دەتوانێت ڕوبەڕووی هەموو مەترسێک ببێتەوە. بەڵام حکومەتێکی لاوازی بە گەندەڵیاو دراو لە بەردەم نەک بایتوند بەڵکو بە شنەبایەکیش دەکەوێتە لەرزە و لە بنەوە هەڵدەکێشرێت. تەمەن گەندەڵی وەکو چەمک بریتە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات جا ئەو خراپ بەکارهێنانە هەر مؤسسەیەک بیکە. بە بڕوای من ترسناکی گەندەڵی لە ئیرهاب و توندوتیژی زۆر خەتەرناکترە، چونکە ئەگەر گەندەڵی ئەگەر ئیرهاب ڕوو بکاتە مؤسساتی دەوڵەتەوە ئەوە گەندەڵی ڕووکاتە مؤسساتی دەوڵەت لەگەڵ هاوڵاتیانە، بۆیە بنچینەی ئەساسی کۆمەلگە هەڵەتەکێنێ لەگەڵ مؤسساتەکانیە، بۆیە دەسەڵات چەند هێندە هەوڵ بدات لە دژی توندوتیژی و ئیرهاب خۆی کۆکاتەوە ئەوان لە بەرامبەر گەندەڵیابیا چەند هێندەی ئەوەن دەتوانە بەکاربێنێت، چونکە نەخۆشیەکی کوشندەیە کە وەک عەرە بەڵێن لا تبقی وەلا تەذەر، هیچ نایەڵێتەوە. بۆیە گەندەڵی بە قسە کۆتایی پێ نایە، ڕناگیرێ. گەندەڵی بریتیە لەو خۆرەی کە ئەڕاتە ناوتەواوی جومگەکان. کەمکردنەوە یان هێشتنی گەندەڵی بریتیە لە مؤسساتکردنی تەواوی دام و دەستگاکانی دەوڵەت و چاودێریکردنێکی بەهێز لەلایەن هەموو دەسەڵاتەکانی یاسادانان و ئەو ئەنجومەنانەی کە دانراون بۆ چاودێری حکوومەت و دەستگا تەنفیزیەکانی. گەندەڵی وەک نەخۆشی شێرپەنجە ترسناکە، ئەگەر بێت و زوو چارەسەر نەکرێت ئەوە بە تاوێ بڵاو دەبێتەوە و سەرتاپای جومگەکانی حکومڕانی دەگرێتەوە. کاتێکیش گەندەڵی ڕوو لە هەر سیستم و کۆمەڵگە و حکومڕانیەک بکات سەرنجام دەیکات بە پەندی زەمانە و تۆزی بە ئاسمانەوە نامێنێت و دەبێت بە پەند بۆ چەندینەوە پاش خۆی. گەندەڵی لە هەر وڵاتێکدا گەشە بکات سیستمی حکومڕانی لەو وڵاتەدا دەکەوێتە ژێر پرسیاری جدیەوە، دەگوازرێتەوە لە سیستمێکی نیشتیمانیەوە بۆ سیستمێکی خێڵەکی و هەروەها دادگاکان دەکەونە ژێر پرسیاری جدیەوانێ و کۆمەلگە بە شێوازێکی گشتی متمانە لە بینی دەسەڵات و هاونیشتیمانیاندا بە هیچ شێوەیەک نامێنێت یاخود بە تەواوەتی لاواز دەبێت و داهاتەکانی وڵات بەو شێوەیە کە پێویستە لە جیاتی ئەوەی لە پێناوی بەرژەوەندیەکانی خەڵک و خاکدا بەکاربهێنرێت لە بەپێناو بەرژەوەندی حیزبیەکان و بەرژەوەندی شخصیەکانی خۆیاندا بەکاردێنێت و دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێم لە ئەو وڵاتەدا بە شێوازێکی گشتی بەلاوازی و بوودەڵە دەردەکەوێت، نشیک لە شوێنێکی فەشەل دەرەکەوێت و ئیپلیسبوونێکیان پێوە دەردەکەوێت بۆ لەبەر ئەوەی چونکە لە جیاتی ئەوەی خەریکی خزمەتکردنی چوار دەوری خۆیان بنون و ئاوادانی نیشتیمان بن، خەریکی گەدە و گیرفانی خۆیان و بارەگا حیزبیەکانی خۆیان و کادرە حیزبیەکانی خۆیانن. با درێژایی مێژوو گەندەڵی بۆ هیچ کەس و حزب و بنەماڵە و سەرۆکێک نەچوەتە سەر و سەرنجام لە ئاستێکدا دۆخەکە بەڕووی گەندەڵکاراندا تەقیوەتەوە و بەرهەمی حکومڕانیەکەیان چنیوەتەوە. دیارترینی ڕووخانی گەندەڵکاران لە ساڵی 2011 بوو کاتێک لەژێر ناوی بەهاری عەرەبی خۆپیشاندانی بەرفراوان لە چەندین وڵات ڕوویدا و کۆتایی بە تەمەنی حکومڕانی دەیان ساڵەی چەندین دیکتاتۆری گەندەڵ هێنا. لە بەشێکی دیکەشیان بە زەبری فیشک کۆتایی بە خۆپیشاندانەکان هێنرا کە ئەگەر بێت و چاکسازی ڕێشەیی نەکرێت ئەوە درەنگ یازوو تووڕەیی جەماوەر ئەو دەسەڵاتدارە گەندەڵانە دەگرێتەوە و لە مێژوودا ناویان لە ڕیزی دەسەڵاتدارە گەندەڵەکان دەنووسرێتەوە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.